چوار لایەنە دەنگدزراوەکەی هەرێمی کوردستان چاوەڕێی جێبەجێکردنی بڕیارەکانی پەرلەمان و دادگای فیدراڵی عێراقن بۆ هەژمارکردنەوەی دەستی دەنگدان. ئەو لایەنانە پێکەوە تیمێکی مەشق پێکراویان ئامادە کردووە بۆ ئاشکراکردنی ساختەکاریەکان. بەرپرسی ناوەندی هەڵبژارنەکانی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەێنێت چاوەڕێی دانانی دادوەرەکانن تا بڕیاری هەژماری دەستی دەنگدان جێبەجێ بکرێت. ماوە تۆ لایەنی جێبەجێکردن لایەنی کردەی و تەطبیقات ئێمە زۆر بە دیقەتەوە بۆ پرۆسەی ئەڕوانین بزانین هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو یاسایە لە هەرێمی کوردستان چۆنە بێ. بە تایبەتی ئەتوانین بڵێن زۆر بە دیقەتیشەوە سەیری کاردانەوە و هەڵوێستەکانی ئەنجومەنی باڵای دادەکەین لە هەرێمی کوردستانە. چکە بەڕاستی ئەو لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدایە تا بزانین ئایا ئەو حاکمانەی کە دیاریانەکەن حاکمێکن لە ئاستی پێویست و لە ئاستی ئەویان کە بەڕاستی پرۆسەکە بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ بۆیە توانین بڵێن لە 100 تا 50 پرۆسەکە کەماوە لایەنە عەمەلەکەیەتی ئێمە چاودێریەکەین و خۆمان بۆ حازرکردن. چوار لایەنە کوردیەکە گەیشتونەتە نیوەی ئەو ڕێگایی کە کۆتاییەکەی ئاشکراکردنی دزی و ساختەکاری و گێڕانەوەی دەنگە دزراوەکانیانە. ئەو لایەنانە بڕیارەکانی پەرلەمان و دادگای فیدراڵی بۆ هەژمارکردنەوەی دەستی دەنگدان لە سەرانسەری عێراقدا بە دەستکەوتێکی گەورە دەزانن. هاوکات ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیش ڕای دەگەێنێت بۆ ئەوەی بڕیارەکانی دادگا و پەرلەمان ببنە کردار پێویستیان بە هەماهەنگی و کاری هاوبەش هەیە. نوێنەرێکی زۆرمان دیاری کردووە و تەدریب و تەمرینێکی باشمان پێکردون جۆری تەزویرەکە چۆن کەشف دەکەن چونکە زۆریمان کەشف کردووە لە ئەلکترۆنیەکە بۆیە بەدەم پرۆسەکەەوە دەبین هەماهەنگی ئەو چوار لایەنە بە تایبەتی یەکگرت و کۆمەڵ گۆڕان هاوپەیمانی کە هەر چوارمان نوێنەرمان دەرچووە و تەزویر و گزیکاری زۆرمان لێکراوە هەوڵەکانمان جددی دەکەینەوە. هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری هێزێکی تازەی پەرلەمانی عێراق و بۆ گێڕانەوەی دەنگە دزراوەکانی هیوای بە هەماهەنگی لایەنە ناڕازیەکان و جێبەجێکردنی هەمواری یاسای هەڵبژارنەکان هەیە. ئەندامێکی دامەزراوەی هەڵبژارنەکانی هاوپەیمانیش ڕای دەگەێنێت بە جێبەجێکردنی بڕیارەکانی پەرلەمان ساختەکاری حیزبە تەزویرچیەکان ئاشکرا دەبێت و گۆڕانکاریش لە ئەنجامی هەڵبژارنەکاندا دروست دەبێت. هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەستی ئێمە هەموو ئەو چوار لایەنە لە هەوڵی ئەوان کە ئەو بڕیارە یاخود ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە و جێبەجێ بکرێ. لەبەرەوە بە جێبەجێکردنی ئەو یاسایە ڕووی ساختی ئەوان بە تەواوەتی دەرەکەوێت. ئێمە هەموو هەوڵەکانمان لەگەڵ لایەنەکانی ترا خسۆتە گەڕ بۆ ئەوەی ئەو بڕیارە بە زووی جێبەجێ بکرێ پێش وادەی کۆتایی هاتنی پەرلەمانی عێراق. ئەگەرچی حیزبە تەزویرچیەکان هێز و پێگە باڵەکانی حکوومەت و سەرۆکایەتی کۆماری عێراق بەکاردەهێنن بۆ پەردەپۆشکردنی ساختەکاریەکان و سەپاندنی ئەمری واقع، بەڵام کۆمەڵی ئیسلامی و یاگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی دڵنیایی دەدەنە هاوڵاتیانی کوردستان لە هەژماری دەستی دەنگداندا جارێکی دیکە پەردە لەسەر دزی و تەزویر و ساختەکاری یەکێتی و پارتی لا دەدەن و دەنگە دزراوەکانیشیان بۆ دەگەڕێنەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.